بابەتی ئەو ڕۆمان بەڕێ سەرۆکی حکوومەتی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە بڕیاری ژمارە هەفتاویەک لە 15 2020 بەدەستپێکردنەوەی پرۆسی قەرەبووی جوتیاران ڕێژەی سەتاسی بەڵام تا ئێستا معاملەی ساوڵاتیەک و جوتیارێک ڕای نەکراوە داوا دەکەن لە بڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم تەداخل بکە قەرەبووی ئەو جوتیارانی کە کارتیان وەرگرتو تاپۆ بکرێ ئەو جوتیارانەی زەویان لە ناو شارەوانیە معاملەی قەرەبووی بۆ بنووسرێ ماوەی ساڵەکە فەرمانەکە دەرچۆش فەرمانەکەیە ئەو بڕیارە لە 15 2020 درراوە بە تەوقیعی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسوور بارزانانی بەڵام تا ئێستا معاملەی جوتیار قەرەبوو ڕای نەکراوە ئەوانەی کە زێوان لە ناو شوێنی شارەوانیە کۆنووسی قەرەبووی بۆ نەنووسراوە ئەوانەی کە قەرەبووشیان وەرگرتووە کارتەکانیان تا بۆ نەکراوە کێشە دروست بە لە بینی هاوڵاتی و ئەو جوتیاران کارتیان فرۆشتەوە چونکی حکوومەت کاتێک ئەو کارتانە ئەو کارتانە ڕسیدێ دەفرۆشێ لە بازار هەیە لە 2010 تعویزی وەرگرت هەیە لە 2015 هەیە لە 2013 هەیە لە 2009 ئێستا لەزدەشان تەشکیل کردو بە پێی فەرمانی ئەنجومەنی وەزیران وەربینە و معاملانە بکرێ و دۆسیانە سنووری شارەوانی هەولێر بەعام کەرتی باغڵۆ منارەیە مزەحمەتە گەڕەسۆرە کەرکە گرجوتیارە منطقەی حەزەیە تیمارە هەم دەوروبەری هەولێرە بەعام باغمرە شەهابە زۆرە ئەنکاوەیە ئێستا ئەمە دەمانەوێ ئەو لژنەی کە تەشکیل کراوە لژنەی وەربینی هەیە لە مدیرێتی گشتی کوشتتوکاری هەولێر بۆ وەربینی دۆسی ئەو جوتیارانەی کە کۆنووسی خەرەمیان بۆ نووسراوە کە معاملاتیان پێشکەش کراوە پێش بڕواری هەژدەی 2010 وەربینی بکرێ بستێتە تاپۆ بەڵام تا ئێستا یەک معاملەی یەک جوتیار تەزیین نەکرا لە تاپۆ ئەو ماوەی تقریبان ساڵەکە هۆکارەکە دێن و لە وەربینیە هەتا ئێستا تاوە نەبووە بەشەشی تریش کاوەیە کاک محەممەد ئەگەر ڕۆژەیەک عرفی وەربینی بکردبا هەتا ئێستاکانەوەچی گوتی ماگەشی پێ نەدەچوو بەس گەمە میزاجە و عالەمەی دەکاتن دووشەمان دادەنیشی جواب دەرەیسمان نەکردیە لۆ چای قاوێ یەک معاملت ئەگەر ڕۆژێ یەک عرفی ئەوە بکات نەتا ئێستا شەکەی دەکات ئیشی ئەو جوتیارانی بابرین کاتیان وەرگرتووە تەجیل بکرد لە تاپۆ با دۆسەکانە وەربینی بکرێ ئەوانەی کە زەویشان وەکو مزەحمەت و گەڕەسۆر بابرین گەڕەسۆرنی کەرتێش تا شەشم لە سلاوە 20 جوتیارن زەوێ لە ناو شارەوانیە زەوەکانی لەفراز کرای بوویتە کارت بەڵام تاویز نەکراون هەتا ئێستا کۆنووسی قەرەمیان بۆ نەکراوە قرارەکەی ئەنجومەنی وەزیران ئێستا ئەمە تەلەبەکەم دایە جەنابی وەزیرەوە تەلەبەکەیە قەرەبوو کراینەوە خەملاندرە بەڕێی بکەن بەڕێی ناکە ئاگمکاوە هەتا ئێستا بەس دێ قاوە چای دەخواتەوە و دەڕوە یەک کتابی بەڕێ نەکردە تا ئێستاکە ئەوە یەک ساڵی ڕێکە یەک کتابیشی بەڕێ نەکردێ با بێ برێ ئەو کتابم بەڕێ کردیا خۆ هەموو خەرک مشکیلەی نەبووە کتابی 4 مانگ 120 ڕۆژ ئەها تەماشاکە یەک دەقە دەرێت لە دوای جێبەجێکردنی بەرگەکانی سەروی ئەم بڕیارە دەبێت وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بە هەماهەنگی هەردوو وەزارەتی پەیوەندیدار لەسەر و مامەڵەی قەرەبووکردنەوەکەی جێبەجێ بکات لەبێر ڕۆشنایی یاسایی ئاماژە پێدراوە لە ماوەی 120 ڕۆژ یعنی دەبێ ئەو بردبینی کردنی دۆسی ئەو جوتیارە قەرەبووی وەرگرتووە 4 مانگ تێنە پەڕێ ئەو بە تقریبان 7 مانگ هیچ نەکراوە زەمانیەکەی 4 مانگە ئەمە دەمانەوێت ئەو جوتیاران قەرەبوو بکرێتەوە ئەمە دەمانەوێت ئەو لژنەیە کارابێ وژنەی وەربینی ئیش ئەو جوتیانە زووتر ڕای بکە لەبەرەوە خەڵ ئەو جوتیارانە کارتیان فرۆشتەیە کاکە لە 2010 کارتی وەرگرتووە لە 2013 هەیە لە 2011 کارتی وەرگرتووە 10 ساڵی ڕێکە تازە بە تازە وەربینێکرد ئەخەوە فەرق لە سەر ڕوویدا ئەو کارتە گرام بووە کارتی هەرزان بووە ئەو کارتە دەستی کارتی 50 دەستی کردووە کاکە هەتا ئێستا تا بۆ نەکراوە ئەمە دەمانەوێت حکوومەت هێرێم ئەو کێشە هەڵکا هەتا ئێستا تاپۆ نەکرا ئەمن تاوانبارمیان حکوومەت کەوەچ کارتم دەداتێ با فەوری سەنەدەکەم بداتێ بزانم دەچم تاپۆی دەکەم یان نا هەتا زەیەکەی ئیفرازەکە هەتا سەنەدی لۆ دروست دەکا ئەمە چ تاوانم هەیە قرار گۆڕا و قرار دیسان دێتەوە ولاشی من هەموو تاپۆی کردێ ساڵی 2014 ئێستا مەوزوعەکە دەزانین چێ کاکە ئەمە دەمانێت ئەو جوتیارانی قەرەبیان بۆ نووسراوە ئەو جوتیارانی قەرەبیان بۆ نووسراوە کارتیان وەرگرتووە کارتەکەنە تاپۆ بکرێت بەپێی یاسا ئەوانەی کە زەویشان لە ناو سووری شارەوانیە مەشمولن بە سەتاسێ بەپێی قانونی پەرلەمانی کوردستان ژمارەیەک ساڵی 2008 لە 100 مەتە 3 مەتە قەرەبوو دەکرێت و بێرە سەتاسی ئەوانش قەرەبوو بکرێت و بەپێی یاسا چونکی جوتیارێکی زۆر هەتا ئێستا قەرەبوو نەکراوە ئێستا حکوومەت
ئێستا حالیان لە زراعی هەولێر لە مدیرێتی ئامە کۆنووس ناکرێت دێت لە بەوەی فەرمانێکمان نییە ئەمە کۆنووس دەبەوە جوتیارانە بکەن ئەوانە زێوەنە ناو سووری شارەوانیە کەچی فەرمانی ئەنجومەنی وەزیران هەدێرە دەستپێکردنەوەی قەرەبووی جوتیاران زۆربەی مامەڵەکانیشان لەبەردەستە و لێژنەیە تا ئێستا خۆش بی سەلامەت بن سپاسان دەکەم.